پەرتوخانەی شەپۆڵی دەنجی یەکێتی نابینایانی کوردستان دەستەی باڵا هەولێر کتێبی هێزی خۆشەویستی پێشەکی گومان لەوەدا نییە کە ژیانی مرۆڤ بەبێ خۆشەویستی پایەماڵ نابێ و هیچ واتایەکی نابێ، چونکە خودای پەروەردگار بوونەوەرەکانی بە خۆشەویستی دروست کردووە و بە خۆشەویستیش فەرمانی پەرستنی پێداون و هەروەها بە خۆشەویستیش پاداشتی بەندە باش و چاکە خوازەکانی دەداتەوە. بۆ ئەوەی کە بگەینە قۆناغی خۆشەویستی تەواو کامڵیش پێویستە سەرەتا و پێش هەر شتێکی دیکە بگەینە لێبوردنی تەواو کامڵ و لەوێشەوە بەرەو ئەوین کە بەرەو قۆناغی بەخشینمان دەبات، چونکە تۆ ناتوانیت بەبێ خۆشەویستی ببەخشی و بەخشندە بیت و بەبێ لێبوردنیش ناتوانیت ئەوین و خۆشەویستی بکەیت و خۆشت بوویت، چونکە ئەم سێ بابەتە لێبوردن، خۆشەویستی، بەخشندەیی و بەخشین وابەستە یەکترین، بەبێ دوانەکەی دیکەیان ناتوانیت بە یەکێکیان بگەیت. لاپەڕەکانی ئەم کتێبەش دەربارەی ئەو سیستەمە سەیانەیە دەدوێت. چەند پرسیارێکی سەرسوڕمێ. کارێکی چەوت و ناڕاستە مرۆڤ ئەزموونێک لە ڕابردوو بە هەمان هەستەکانیەوە بۆ داهاتوو وەربگرێت، چونکە دەرەنجام یاسای کەڵەکەبوون بەرهەمدێ لەبەرەوەی ئەم کارە هێزێکی زیاتر بەو ئەزموونە دەدا و ئیدی هەستەکان زیاتر و زیاتر بەهێز دەبن. ئەم پرسیارم لەلا هەیە زۆر سەرسامم دەکا. بۆچی خەڵکی لە مانگی ڕەمەزاندا لێبوردەتر و چاکە خواسترن و هەمان مرۆڤ دەبینین لە کەسێکەوە دەگۆڕێ بۆ کەسێکی تر و کت و پڕ دەبێتە کەسێک حەزی لە چاکە خوازی و نزیک بوونەوەی لە خوددا؟ لێرەدا ڕووداوێکتان بۆ باز دەکەم لە مانگی ڕەمەزاندا لە قاهیرە بەسەرم هات، کاتێک کە لە نێو ئۆتۆمبیلێکی تەکسیدا بووم، ئۆتۆمبیلێک بە خێرایی و بە جۆرێک لە هەڵەشەیی کە دەبووە مای ئەوەی ڕووداوێک بەسەر خۆی و بەسەر ئێمەش دەبێنێ بەتەنیشتماندا ڕەت بوو. ئیتر شفێری تەکسیەکە بە بێزاری و تووڕەییەوە گوتی ئەگەر مانگی ڕەمەزان نەدەبوو نەمدەهێشت بڕوات و بەسەریەوە بچێت. اینجا شفێری هەمان ئۆتۆمبیل دەستی بە زێدەڕۆیی لە هەڵەشەیی و درێژەدان بە جارسکردنمان کرد. شفێری تەکسیەکەش پێی وتم ئێستا ڕۆژوەکەی پێدەشکێنم. منیش لەبەرخۆمەوە وتم ئێستا ڕۆژوەکەی پێدەشکێنی؟ بەنیازە بیخوادیان بەتەمای چییە؟ کاتێکم زانی شوێن ئۆتۆمبیلەکە کەوت، ئیدی منیش پێم وت ئەوە چی دەکەی؟ پێیوتم ئێستا تێی دەسرەوێنم و ڕۆژوەکەی ئەمڕۆم لە چیسخۆم دەدەم و پاشان تۆ دەگەینمە شوێنی خۆت. بۆچی کەسێک کە تووشی نەخۆشیێک لە نەخۆشیەکان بووە یان زانیوێتی کە بەم زوانە دەمرێ دەگۆڕێ و دەبێتە کەسێکی ڕۆحانی؟ ڕاستان پێ بڵێم من بۆ ئەوە ویستم دەربارەی ئەم بابەتە بدوێم تاوەکو شتێک کە لە نێو ناخمدایە تێر بکەم. مرۆڤ چۆن چۆنی دەتوانێت لەلایەنی ناوەچیەوە بێتە کەسێکی تەواو کامل و هاوسەنگ. هاوسەنگیش لێرەدا ئەمانەی لای خوارەوە دەگرێتەوە: هاوسەنگی ڕوحانی و هاوسەنگی بیر و هاوسەنگی سۆزداری و هاوسەنگی جەستەی. ئایا مرۆڤ دەتوانێت لە کەسی دیکەی جگە لە خۆی ببورێ؟ هەندێک جار دەبینین کەسێک بە گوێرەی لۆژیک بیر دەکاتەوە و دەڵێ من مرۆڤێکی لێبوردەم، بەڵام ئەگەر ڕابردوو بهێنێتەوە یاد و بیر لە ئەزموونێکی دیاریکراو بکاتەوە دەبینێت کە هێشتا لە ڕووی دەرونیەوە ماندووی ئەو ئەزموونەیە. لێرەدا من پێی دەڵێ ئەگەر تۆ هێشتا بێزار و ناڕەحەت بیت کاتێک کە ئەو ئەزموونە دێتەوە یادکەواتە شتێکی ناسروشتی لە نێو ناخدا هەیە، چونکە شتێکی سروشتیە کە هەموو مرۆڤێک لە ئێمە خاوەنی ڕابردوویەک بێت لێوان لێو بێ لەو ئەزموون و تاقیکردنەوانەی کە پڕ لە هەستن. هەروەها کارێکی چەوت و ناڕاستە مرۆڤ ئەزموونێک لە ڕابردوو بە هەمان هەستەکانیەوە بۆ داهاتوو وەربگرێت، چونکە دەرەنجام یاسای کەڵەکەبوون بەرهەمدێ کە یاسایەکە لە یاساکانی عەقڵی ناوەوە و یاسای کەڵەکەبوونی ژواتە مرۆڤ ئەزموونێک لە ڕابردووە وەردەگرێ و سەر لە نوێ بە هەمان هەستەکانی سەروەختی ڕوودانی ئەو ئەزموونە بیری لێ دەکاتەوە. ئەمەش هێز و تینێکی پتر دەدا بەو ئەزموونە کە ئیدی هەستەکان زیاتر و زیاتر بەهێز دەبن.
پێویستە لەسەر مرۆڤ ئەمە بە ڕابردووی خۆی بڵێ. لە ڕێگای ئەزمون و تاقیکردنەوەکانەوە زۆرت لێوە فێر بووم، بەڵام هەستەکان بۆ خۆت جێدەهێڵم و هەرگیز لەگەڵ خۆمدا نایەم بەم بۆ داهاتوو. چونکە وزەی مرۆڤ لە بەردەم ئەم دووڕیانەدایە، یان ئەوەتە ئەو وزەیە وا لە مرۆڤە دەکا کە ئامانجەکانی بهێنێتە دی، یان ئەوەتە ئەو وزەیە مرۆڤ دەگەێنێتە قۆناغێک کە دواتر مرۆڤەکە لە گەیشتن بەو قۆناغا پەشیمان دەبێت. هەروە پێویستە مرۆڤ بە چاکی بیر لەو زانیاریانە بکاتەوە کە دەیانکاتە خۆراکی عەقڵی خۆی، چونکە تۆ کاتێک کە نان دەخۆی باشترین خواردن هەڵدەبژێری بۆ ئەوەی بیکەیتە خۆراکی جەستەت، کەواتە بۆچی باشترین ئەو زانیاری و بیر و ئایدیانەش هەڵنابژێری بە خۆراک بۆ عەقڵت؟ ئەرچی کردەی پێویستە لەسەرت کاتی خۆت لە پەشیمان بوون لەوەی کە لە چیست چوو بە فیڕۆ نەدەی، بەڵکو ئەو وزەیە ئاراستەی بابەتێک بکە کە لە ئێستا و لە ئایندەتدا کەڵکی لێ وەربگریت. پلانی سێلایەنە لێبوردن خۆشەویستی بەخشندەی. بۆ ئەوی بگەینە قۆناغی خۆشەویستی تەواو کامل، پێویستە سەرەتا و پێش هەر شتێکی دیکە بگەینە لێبوردنی تەواو کامل و لەوێشەوە بەرەو ئەوین و دواتر دەگەینە قۆناغی بەخشین، چونکە تەوە بەبێ خۆشەویستی ناتوانی ببەخشی و بەبێ لێبوردنیش ناتوانی خۆشەویستی بکەی و خۆشت بوێت. لەبەر ئەوەی ئەم سێ بابەتە لێبوردن خۆشەویستی بەخشین وابەستەی یەکترین و بەبێ دوانەکەی دیکەیان ناتوانیت بە یەکێکیان بگەیت. یەکەم لێبوردن. لێبوردن شتێکە مرۆڤ بە ئاسانی فێری دەبێ، بەڵام جێبەجێکردنی قورس و گرانە. پێویستە لەسەر مرۆڤ کە بە قۆناغی لێبوردندا تێپەڕێت، ئەو قۆناغش لێبوردنی لۆژیکی و لێبوردنی سۆزداری دەگرێتەوە. واتە مرۆڤ هەر چەندێک بیر لە کەسێک بکاتەوە کە پێشتر لێی تووڕە بووە، هیوا و خێر و چاکەی بۆ دەخوازێت، چونکە ئاسانتر و باشتر وایە لێی ببوورێ و دواتر خودای پەروەردگار پاداشتت دەداتەوە. لەبەرەوەی ئێمە لە نێو ئەم دنیایەدا کاتمان نییە بۆ پەژارە و بێزاری و تووڕەبوون لە کەسێکی دیاری کراو یاخود لە هەڵوێستێکی دەستنیشان کراو. جاگەر لە کەسێک تووڕە بووی، ئەوە وزەی خۆت لە تووڕەیی و بێزاری و پەژارەدا بە فیڕۆ مەدە، بەڵکو چاکتر وایە لێی ببووری. هەر بۆیە بۆ کەسێک کە بێزار و تووڕەت دەکا چەپچێک لە وزە بنێرە، چونکە وزەی مرۆڤ ئەگەر بگاتە وڵاتێک بۆ ماوەی هەفتەیەکی تەواو ڕووناکی دەکاتەوە. ئەو وزەیەکی بێشمارە خدا بە تۆی بەخشیوە و بەرامبەرە بە پتر لە 80 ملیار دۆلار، لەبەر ئەوەی ژیان کورتە و دووبارە نابێتەوە. ئەوەش بزانە کە تەنها ژیانێکە و پرۆڤەی نییە، بەڵکو ژیانێکی ڕاستەقینەیە و دووبارە نابێتەوە و ئەگەر کۆتایی هات جارێکی دی ناگەڕێتەوە. هەر بۆیە پێویستە هەموو ساتێک لە ژیانت بە جۆرێک بەکاربێنی وەک ئەوەی دوایین سات بێت لە ژیانتدا، چونکە تۆ هەرگیز بە زیندویی لەم ژیانە ناچیتە دەرەوە. لێبوردن شتێکە مرۆڤ بە ئاسانی فێری دەبێت، بەڵام جێبەجێکردنی قورس و گرانە. لێرەدا ئەم بەسەرهاتە دەجێڕمەوە. دوو پیاوی ئاینی خەڵکی چین لە شەقامێک دەپەڕینەوە و لەو کاتەدا پیرێژنێک دەپەڕیەوە، ئیتر لە کاتی پەڕینەوەکەیدا کەوت و یەکێک لە دوو پیاوە ئاینەکە بە خێرایی چوو بە پیر پیرێژنەکەەوە و هەڵی گرت و پەڕاندیەوە ئەو بەر شەقامەکە. لە پاش تێپەڕبوونی دوو کاتژمێر ئەو پیاوە ئاینیان کە نەچوو بە پیر پیرێژنەکەەوە بۆ ئەوەی یارمەتی بدات گوتی: چۆن ئەو خانمە هەڵگرت لە کاتێکدا کە ئێمە بۆمان نییە دەستمان بەردەستی ئافرەتان بکەوێت؟ چی وای لێ کردی لە ئەستۆی خۆتی بگری؟ هاوڕێکەشی وەڵامی دایەوە و پێی گوت: من بەکردەوە لە ئەستۆی خۆمم داگرتە خوارەوە، بەڵام تۆ هێشتا بە کۆڵتەوەیە. بۆچی ئەو شتانە هەڵدەگرین کە لە ناخماندا بێزارمان دەکەن و لە ئەستۆماندان؟ بۆچی ئەگەر دەربارەی شتێک قسە بکەین کە چەند ساڵێکی بەسەردا ڕۆیشت بێ بە جۆرێک قسەی لەبارەوە دەکەین وەک ئەوەی ئێستا ڕوویدا بێ؟ ئیدی جارێکی دی تووڕەیی و بێزاری دەردەبڕینەوە. بۆچی لەمەولەوە بێزار و جارز دەبین؟ لەبیرمە کاتێک منداڵ بووم لە سەرەتای ڕۆژەکانی مانجی ڕەمەزاندا، باوکم لە مانجی ڕەمەزاندا زۆر دەگۆڕا و ئەوە بوو برا گەورەکەم پێیوت پارەم دەرێ. ئەو دەمەت داوای 10 جنەیهی دەکرد و ئەمەش بۆ ئەو کاتە بڕەپارەیەکی زۆر بوو. باوکیشم لە وڵام دەپێیوت ڕاوەستە هەتا مانجی ڕەمەزان تەواو دەبێ. براکەشم پێیوت کەواتە لە پارەکەی خۆم دەردەهێنم. لەم کاتەدا باوکم بێدەنگ بوو، هیچ وەڵامی نەدایەوە. بۆ یەکەم ڕۆژی جەژن یەکەم کار کە باوکم کردی ئەوە بوو لە براکەمیدا، چونکە پێیوت لە پارەکەی خۆم دەردەهێنم. سیر لەوەدایە باوکم نزیکەی 28 ڕۆژ ئەو قسەی لەگەڵ خۆیدا هەڵگرت و هێشتیەوە. ئەرچی کردەیی بۆ ئەو کەسەی کە بێزار و تووڕەت دەکات چەپچێک لە وزەی پۆزەتیفی خۆت بنێرە، لەو ڕێگایەوە کە لە هەموو ئەو کەسانە ببووری و ببەخشی کە زوڵمیان لێ کردووی یاخود خراپەیان دەرحەقت کردووە. جا ئایا تۆ دەتوانی ئەو کارە بکەیت؟
چەشنەکانی خود. هەموو مرۆڤێک لە نێو ناخیدا خودێکی ساختە و یەکێکی ڕاستەقینەی هەیە. بۆ ئەوەی کە بگەینە قۆناغی لێبوردنیش پێویستە بە چەشنەکانی خود ئاشنا بین. یەکەم خودی ساختە. ئەم خودا خودی خوارەوەیە، چونکە خودی ساختە ئەو خودەیە کە ترس و سەرزەنشت و قین و زۆم واتە غیرە و بەراوردی لە خۆگرتووە. هەروە تووڕێی و ناکۆچی و درۆ و بوختان و ڕکابەری لە خۆگرتووە. ئیدی ئەم خودا خاوەنەکەی دەگەێنێتە قۆناغی چینە و قین و پاشان لە خۆبایی بوون. خودی ساختە پڕیەتی لە گوشاری دەرونی و خاوەنەکەی دەگەێنێتە هەستکردن بە تەنهایی و نیگەرانی و سەرگەردانی و ناهومێت بوون و بەدبەختی. هەروە خاوەنەکەی دەگەێنێتە ئەوەی کە لە نێو ڕابردوودا بژی یاخود لە ئایندەدا بژی. لە هەردوو بارەکەشدا ئەو مرۆڤە دەگاتە قۆناغی خراپەی ناوەچی کە ئەویش دوورکەوتنەوەیە لە خودای پەروەردگار. لێرەدا بەسەرهاتێکی ئەندێشەییتان بۆ دەجێڕمەوە، ئەویش ئەوەیە شەیتان ویستی لە ئیشەکەی خانەنشین بێ، هەر بۆیە مەزادێکی ڕاگەیاند و هەموو شتە خراپەکانی لە نمونەی تووڕەیی و چینە و زینا و درۆی تێدادانە. اینجا گومانی هێنا و نرخی ملیۆنێک دۆلاری لەسەردانا. شەیتانەکانیش لێیان پرسی وتیان بۆچی نرخی گومان هێندە بەرز و گرانە؟ ئەویش وڵامی نەدانەوە تاکو و شەیتانێکی بچووک کە پەرۆشی خراپە بوو هات بۆ لای و پێداگری لە شەیتانی گەورە کرد بۆ ئەوەی بەنهێنی بەرزی نرخی گومان ئاشنای بکات. شەیتانی گەورەش پێیوت چونکە گومان یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی شکست و سەرنەکەوتن لە ژیاندا و ئەگەر مرۆڤ زۆر لە نێو گوماندا قوڵ بێتەوە ئەوە ئەو مرۆڤە سەرگەردان دەبێت. جاگەر کەسێک لە خۆی بە گومان بوو ئەوە زۆر شەکەت دەبێت. نمونەش بۆ ئەمە کاتێکە کەسێک تەماشات دەکات و پێت دەڵێ ئەوە چییە؟ بە شێوەتدا نەخۆش دیاری ئەو دەما هەستی ئەوەت لەلا دروست دەکات کە تۆ بەکردەوە نەخۆشیت، چونکە وای لێکردی لە خۆت بکەویتە گومانەوە. لێرەدا بەسەرهاتێکی ڕاستەقینەتان بۆ دەجێڕمەوە کە بەڵگەیە بۆ ئەوەی کە گومان ئەگەر زەفەر بە مرۆڤ ببا دووچاری ناهومێت بوونی دەکات. بەسەرهاتەکەش ئەوەیە خانمێ قژی بە شێوازێکی دیاریکرا و کورت کردەوە و هەستی دەکرد کە قژی بەو جۆرە بڕینە زۆر جوانە، تا ئەو کاتەی خاتوونێکی هاوڕێ هاتوو بۆ لای و پێی گوت ئەوە چیت لە قژت کردووە؟ شێوە زۆر ناشرین و خراپ بووە، تۆ پێشتر جوانتر بووی. ئیتر ئەو خانمە تووشی ناهومێدی بوو لە خواردن دوور کەوتەوە. ئەمە هەمووی لەبەر ئەوەی بەخۆی کەوتە گومانەوە. دووەم خودی ڕاستەقینە. ئەمیش ئەو خودە بڵندەیە کە مرۆڤ هەموو ڕۆژێک و لە کاتێکەوە بۆ کاتێکی دیکە پێی دەگات. لەنێو ئەو شتانەدا کە خودی ڕاستەقینە لە خۆی دەگرێت لێبوردنە کە دواتر خۆشەویستی لێ دەکەوێتەوە کە سۆز و پاشان بەخشین و ئەوجا قۆناغی پەیوەندیگرتن لەگەڵ کەسانی تر و اینجا تێکۆشان لە پێناوی خودا و پاشان تێکۆشانی ئەوەی بە شوێندا دێ کە لەسەر ژیانت بەردەوام بی تا دەگەیتە متمانە و لێ گەیشتن لەگەڵ ئەوانی دی و دەگەیتە خاچێتی و فێربوون و خۆڕاگری و ڕازگۆی. هەموو ئەم بابەتە پۆزەتیفانەش وا لە خاوەنی ئەو خودە دەکەن بگاتە پشوویەکی دەرونی و ئارامێکی دەرونی کە بابەتێکە گەیشتن پێی هەروە ئاسان نییە. ئەندێشە و خەیاڵ و هێمن شتێکە هەمووان هەوڵی بۆ دەدەن، چونکە وا لە خاوەنەکەی دەکا خۆی بەو جۆرەی کە هەیە قبول بکە. هەروەها دادوەری مرۆڤیشە بۆ قۆناغی دانایی و بەختیاری کەوا دەکا مرۆڤ لە ئێستادا بژی، نەک لە ڕابردوو نەک لە داهاتوودا ژیان بەسەر بەرێ، بەڵکو لێرە لە ئێستادا دەژی بە هەموو واتاکانی ئێستا. دوجار دادوەر و دیاکەرەوەی قۆناغی خێر و چاکەشە کە تێیدا مرۆڤ لە خودای پەروەردگار نزیک دەبێتەوە. هەموو مرۆڤێکیش لە کاتێکەوە بۆ کاتێکی دی هەست بە خودی ساختە و خودی ڕاستەقینە دەکات. ئەرچی کردەی هەوڵ بدە کە بۆ چوونەکانت دەربارەی خودی خۆت لەسەر بۆ چوونێکی خودی بنیات نرابێ، نەک لە ڕێگای هەر وشەیەک لە وشانەی کە لە کەسی تری جگە لە خۆتەوە دەیان بیستیت. چەند تێگەیشتنێکی چەوت دەربارەی لێبوردن. هەلو مەرجەکان هەرچۆنێک بن، بەگشدا چوونەوەکان هەرچۆنێک بن، کارتێکەری دەرەکی هەرچۆنێک بێ، پێویستە هەستت پۆزەتیف و باش بێت. لێبوردن واتە لاوازی. کەسانێکان دەڵێن لێبوردن واتە لاوازی. ئەگەر خاوەنی ئەم بۆچوونە لە کەسێک تووڕەبوو دەڵێ قسەی لەگەڵ ناکەم بۆ ئەوەی بەلاوازم تێنەگە، پێویستە لە پێشدا ئەو قسەم لەگەڵدا بکە، ئەو جا منیش ئەو کاتە لی دەبور. لێبوردن واتە کۆنتڕۆڵکردن. هەندێک کەس بڕوایان وایە لێبوردن دەرفەتی ئەوە بە ئەوی دی دەدا کە کۆنتڕۆڵی کەسی لێبوردە بکە.
لێبوردن واتە قایل بوون بە سوکایەتی پێکردن، لێبوردن واتە لەبیرکردنی ئەو کارە بە تەواوی و پاشان ڕاهاتن لەسەر ئەو کارە. لێبوردەیش دواتر ئەم دوو شتەی لێ دەکەوێتەوە. یەکەم زیادبوون و فرەبوونی هەستە نێگەتیفەکان، چونکە کەسەکە چەندێک بیر لە کارەکە بکاتەوە هەستە نێگەتیفەکانی پتر دەبن، لەبەر ئەوەی دەشێ لەگەڵ هاوڕێکەتدا بچیتە دەرەوە بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەربەرن، بەڵام لە پاش ڕۆیشتنتان لە بۆچوونتدا ناکۆک دەبن، ئیدی کاتێک کە دەستان لە دەستی یەکدی دەبێتەوە و جیا دەبنەوە تۆ بە بێزاریەکەوە جێی دەهێڵی، چونکە ئەو بوو کە بووە هۆکاری ئەم کات بە فیڕۆچوونە. ئیدی بەدەم ڕێگاوە دەبینیت مێشک پشتیوانیت لێ دەکات و هەموو شتەکان شتە باشەکان لە نێو هاوڕێکەتدا دەسڕیتەوە و شتە خراپ و نێگەتیفەکان لەبارەیەوە گشتگیر دەکات و هەموو دۆسێ عەقلیەکان دەربارەی ئەو هەر لە منداڵیەوە تاوەکو ئێستا دەکاتەوە بە هەموو شتە نێگەتیفەکانەوە. ئیتر تۆ بە خوێنی سەری تینوو دەبی. بەڵام هەر لەگەر بە تەلەفۆن پەیوەندیت پێوە دەکا و پێیت دەڵێت ئێمە هاوڕێین و ئەمە ڕاست نییە، ئەگەر من دەرهاقت هەڵم کردووە ئەوە داوای لێبوردن لێ دەکەم، خۆت دەزانی چەندم خۆش دەوێت. ئیدی تۆش پێی دەڵێ ڕاست دەکەی من هەڵم. ئیتر مێشک هەموو شتە خراپەکان لەبارەیەوە دەسڕێتەوە و پۆزەتیفەکان لەبارەیەوە گشتگیر دەکات. تۆش پێی دەڵێ پێویستە بتبینم، کاتێک کە دەچیت بۆ لای جارێکی دی تووڕەت دەکاتەوە و تۆش دەڵێ خەتای خۆمە دەبوو نەچوومایە بۆ لای. هەموو ئەمانە هەستن، چونکە هەستەکان سوتەمەنی کردارن و هەر بە هەستکردنی ڕوود کردار لەدایک دەبێت. ئەرچی کردەی پلانێک بنووسە، تێیدا ئامانجەکانت بۆ قۆناغی داهاتوو چۆنیەتی هێنانەدی ئەو ئامانجانە تۆمار بکە و دەست بە جێبەجێکردنیان بکە. کەڵک و سوودەکانی لێبوردن. ئەگەر مرۆڤ خاوەنی هاوسەنگێکی ڕۆحانی نەبێ، ئەوە ئەو کاتە بیر لە خودی ساختەیان خودی نزم دەکاتەوە و ڕەفتاری پێوە دەکا و بیرکردنەوەکەشی لە ڕێگای ئەو خودەوە بنیاد دەنێت. ئەگەر مرۆڤ لێبوردە بوو، ئەوە بیرکردنەوەکەی بە شێوەیەکی تەندروست دەبێ و خاوەنی هاوسەنگی دەبێت لەو هێزە ڕوحانیەدا کە هاوسەنگی عەقلی لێ دێتە بەرهەم و ئەمەش هاوسەنگی هەستەکانی بە شوێندا دێ و دوجار بەوە دوایی دێ کە سەرلەبەری جەستە هاوسەنگ دەبێ و هاوسەنگێکی جەستەیی دێتە ئاراوە. بەڵام ئەگەر مرۆڤ خاوەنی هاوسەنگێکی ڕوحانی نەبێ، ئەوە ئەو کاتە بیر لە خودی ساختە یان خودی نزم دەکاتەوە و ڕەفتاری پێوە دەکا و بیرکردنەوەکەشی لە ڕێگای ئەم خودەوە بنیاد دەنێ. ڕاستیەک لە زانستی میتافیزیکادا هەیە دەڵێ مرۆڤ ئەگەر بە ڕێگایەکی تەندروست بیر بکاتەوە، ئەوە بە ڕێگایەکی تەندروست قسە دەکات. ئەگەر بە ڕێگایەکی تەندروستیش قسە بکە، ئەوە بە ڕێگایەکی تەندروست ڕەفتار دەکات. ئەگەر بە ڕێگایەکی تەندروستیش ڕەفتار بکە، ئەوە کاردانەوە و پەرچەکردار هاوسەنگ دەبێ و ئەمەش هەستگەلی هاوسەنگی لێ دێتە بەرهەم، نەک هەستگەلی خراپ. ئەرچی کردەی هەوڵ بدە چاکسازی لە پەیوەندیت لەگەڵ خوادا بکەیت، چونکە ئەم پەیوەندیە کاریگەریەکی گەورەی لەسەر تێکڕای ڕەوت و ئاقارەکانی ژیانت هەیە. هەنگاوەکانی لێبوردن. تەنها لە سەداسەی خەڵکی لە جیهاندا دەزانن کت و مت چیان دەوێت و بەم پێیە لە بەختیاری و خۆشیشدا دەژین. یەکەم دەرک. سەرەتا و پێش هەر شتێک پێویستە مرۆڤ دەرچی ئەوە بکە کە پێویستە لێبوردە بێ. ئەم دەرکە 150 گۆڕانەکە پێک دێنێ، چونکە دەرکردن بڕیاری گۆڕانی بە شوێندا دێ. دووەم، کەڵک وەرگرتن لە ئەزموون. پێویستە لەسەرت لە دوای هەر ئەزمونێک کە پێیدا تێدەپەڕی ئەم پرسیارە لە خۆت بکەیت: چ کەڵک و سوودێکم لەو ئەزمونە وەرگرت؟ جا ئەگەر شتێکی تازە فێر بووی، پێویستە لەسەرت بگەیتە خاڵی سێم کە ئەویش پارێزگاریکردنە لە لێهاتووی و کارامەییەکان. سێم، پارێزگاریکردن لە لێهاتووی و کارامەییەکان. ئەگەر مرۆڤ توانی پارێزگاری لە ئەزمونەکانی بکە، ئەوە لەو ئەزمونەدا شتێکی تازە و نوێ فێر دەبێ و سەرنجام هەزگەلی نەرێیی و نێگەتیڤ نامێنن. ئەمەش سێمین هەنگاوە لە هەنگاوەکانی لێبوردن. چوارەم، خۆڕزگارکردن لە دەست هەزگەلە خراپەکان. پێنجەم، کردار. ئەمیش بڕیاری گۆڕان و ڕەفتارکردنە بە ڕێگایەکی تەندروست، چونکە ئەو کاتە بیرکردنەوە و ڕەخت و ڕێک و پێک دەبێ و کتومت دەزانی چیت دەوێت، چونکە تەنها کەمتر لە سەداسەی خەڵکی لە جیهاندا دەزانن کتومت چیان دەوێ و لە خۆشیدا دەژین. ئەوانە توانیویانە بگەنە قۆناغی ئازادبوونی هەستەکان و هەستگە لە نێگەتیڤ و خراپەکانیان نەماوە و فەوتاوە. لەبەرەوەی عەقلی مرۆڤ کاتێک کە بەرەو بیرۆکەیەکی نوێ چێژ دەبێ، ئەستەمە وەکو جاری جارانی لێبێتەوە. بۆ نمونە دەبینین منداڵ هەوڵ دەدا و تێدەکۆشێ بۆ ئەوەی فێری گاگۆڵچێ بێ و پێ بگرێ، بەڵام هەر لەگەڵ پێیگەر ئیدی دەبێتە کەسێکی جیاواز لە کەسەکەی جاران و فێری ڕاکردن دەبێ و
لە جاران زۆر جودا و جیاواز دەبێت. ئەرچی کردەیی پشت بەخوا ببەستە و دەستەوەستان مەبە. بازنەکانی لێبوردن. لە خۆت ببوورە، پێویستە لەسرت لە پێشدا لە خۆت ببووری بۆ ئەوەی خوددا لێت ببوورێ. پێویستە لەسرت داوا لە خودای پەروەردگار بکەی کە لێت ببوورێ و بەکردەوەش لێت دەبوورێ، چونکە خوددا لە هەموو گوناهەکان دەبوورێ. ئەوجا پێویستە لەسرت لە خۆت ببووری. خودای پەروەردگار دەڵێ وەقول ئەعمەلوا فەسەیەرە الله عەمەلەکم. پێویستە لەسرت لە پێشدا لە خۆت ببووری بۆ ئەوەی خوددا لێت ببوورێ. لە قۆناغی لە خۆبردندا مرۆڤ دەگاتە ڕابردوو، هەروەها دەگاتە ئەو هەڵە و چەوتیانەی کە بەدەستی ئەنقەز نەیکردوون ئیدی لەسەر ئەو هەڵانە لە خۆی دەبوورێ. من کەسێک دەناسم براکەی خۆی بینیوە بەبەر چاویەوە نوقمی ئاو بووە، بەڵام ئەو نەیتوانیوە بە فریایەوە بچێ چونکە مەلەی نەزانیوە. ئەم لاوە هەمیشە دەیگوت لە پای ئەو ڕەفتارەم هەرگیز لە خۆم نابوورم، دەبوو شتێکم بۆ فریاکەوتنی براکەم بکردایە. من خودی خۆشم دووچاری لە خۆنەبوردن بووم کاتێک کە هەواڵی مردنی دایکم پێگەیشت و من لە ئوردن بووم. دایکم بۆ من هەموو ژیان و تەمەنمی پێک دەهێنا. ئیدی وتم دەگەڕێمەوە بۆ میسر بۆ ئەوەی بیبینم، پاشان وتم بۆچی بگەڕێمەوە لە کاتێک دەکا و بەڕاستی مردووە، بۆ ئەوە بگەڕێمەوە کە جەنازەکەی ببینم. ئیتر بڕیارمدا کە نەگەڕێمەوە، سەفەری کەنەدام کرد. لە پاش تێپەڕبوونی چەند ڕۆژێکی کەم هەستم بە پەشیمانی کرد و باشە بۆ چێو کارم کرد، بۆچی سەفەرم نەکرد تاوەکو ماڵاوایی لێ بکەم. ئیدی گەیشتمە قۆناغێک کە نەمتوانی تێیدا لەسەر ئەو ڕەفتارە لە خۆم ببوورم، چونکە دەبوو سەفەر بکەم و جەنازەکەی ببینم. لە دوای بیرکردنەوە بڕیارمدا بگەڕێمەوە بۆ میسر بۆ ئەوەی لەم هەڵوێستەدا لەگەڵ براکانم ببمە هۆکارێک بۆ کەمکردنەوە لە باری گرانی ئەو شۆکە کە لەسەر شانیان کە هەڵبەتە لە خەم و پەژارێکی قوڵدا بوون، چونکە دوایین سات و ساتی کۆچکردنەکەیان بینی. ئیدی بەکردەوە گەڕامەوە بۆ میسر و خانەوە دەکەم لە دەورم کۆبەوە ئەو فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بیان بیرخستمەوە کە دەڵێ بە کۆچکردنی دایک پەریەک لە ئاسمانەوە بانگ دەکات و دەڵێ ئەو کەسە مرد کە ئێمە لە پێناویدا ڕێزمان لێ دەنای. منیش پێم وتن ئەوە خودایە کە بەهۆی دایکمەوە ڕێزی لێ نام و زیندووە و نامرێ و پشتیوان بەخوا لە دنیاشدا ڕێزم لێ دەنێ. ئیدی ئەو وەڵامم بۆ خانەوادەکەم سروشێک بوو لەلایەنی خودای پەروەردگارەوە بۆ من. ئەو وەڵامە لە خەمەکەی ئەوانی کەم کردەوە. ئیدی دەستمان کرد بە بیرکردنەوە لەوەی چۆن شتێکی باش بۆ دایکمان بکەین کە سوودی لێوەربگرێ. ئەوە بوو خێر و بێر و نزایەکی هێندە زۆرمان بۆ کرد. هەندێک لە خەڵکی پێیان وتین خۆزگەنەوەی وەکو ئێوەمان دەبوو. لە کاتێک دەکا من و براکانم دانیشت بووین و باسی چاکەی دایکمان دەکرد. پەیتا پەیتا دەستم بە لێبوردن لە خۆم کرد و ئەستۆی خۆمم لەو بارە گرانە سوک کرد کە هەڵم گرت بوو. ئەرچی کردەیی بابەت یاخود پرسێک بهێنەرە یادی خۆت کە تۆ خۆتی لەسەر سەرزەنش دەکەی و هەوڵ بدە لەو کارە ببووری کە لە تۆ وەشاوەتەوە. لە دایک و باوکت خۆش ببە. پێویستە لەسەرمان لە دایک و باوکمان ببورین و ئەوە بزانین کە ئەوان ئەو پەڕی توانا و تەقەڵای خۆیان خستۆتە کار بۆ ئەوەی گۆش و پەروەردەمان بکەن و وا بکەن کە لە ئەوان باشتر و چاکتر بین. پێویستە لەسەرت لە دایک و باوکت ببووری لە پای ئەو هەڵانەی کە ڕەنگە لە کاتی گۆشکردنی تۆدا تێکەوتبن و پێویستە لەسەرت ئەوە بزانی کە ئەو هەڵانەی ئەوان تێکەوتون دەست ئەنقەست و بەمەبەست نەبووە. من خەڵکانێکی زۆر دەناسم لە نێویاندا هەیە دەڵێ من هیچ ڕۆژێک لە ڕۆژان کوڕی باش و پەسەندی دایکم یاخود باوکم نەبووم. کتێکیش دەناسم هەر جارێک کە باوکی چاوی پێی دەکەوێت پێی دەڵێ تۆ مای بەدبەختیت بۆ من، ئەو ڕۆژەی کە تۆ هاتیتە دنیاوە من لاقم شکاو لە پاش هەفتەیەکیش لەسەر کارەکەم دەرکرام. منیش خۆم ڕۆژانە پێم دەوترا هەی سەگ سار هەی کوڕی تا ئەوە بوو بەکردەوە وام خەیاڵ کرد کە من کوڕی باوکی خۆم نیم. ئیدی لە دایکمم پرسی باوکم لەکوێیە. باوکیشم پیاوێک بوو نەیدەتوانی بخوێنێتەوە و بنووسێ، بەڵام لە سفرەوە دەستی پێکرد و خۆی فێر کرد و گەیشتە بڵندترین پۆستەکان و زۆر پەرۆشی ئەو بوو کە فێرمان بکە و لەسەر پابەندبوون بە ئاینەکەمان گۆش و پەروەردەمان بکە. لەبەرەوە پێویستە لە دایک و باوکمان خۆش بین و ئەوە بزانین کە ئەوان ئەو پەڕی توانە و تەقەڵای خۆیان خستۆتە کار بۆ ئەوەی پەروەردەمان بکەن و وا بکەن کە لە خۆیان باشتر بین. هەروەها من هەڵوێستێکی باوکم لە یادە کە زۆر دڵڕاق بوو لەگەڵمدا.
سەروەختێک کە بە تەمەن منداڵیش نەبووم بەڵکو گەنجێک بووم و ئەو 10 جونەیهی پێدام بۆ ئەوەی بۆی ورد بکەمەوە. ئیدی منیش لە دەی بەیانیەوە چوومە دەرەوە کاتژمێر دەی ئێوارە هاتمەوە بۆ لای پێم وت وردەم دەست نەکەوت. ئەویش تەماشایەکی کردم و شەپازلەیەکی دا لە ڕوومەتم و لەسەر قاڵدرمەکان لە نهۆمی سێمەوە بۆ نهۆمی یەکەم بەری دامەوە خوارەوە. ئیدی داخلی نەخۆشخانە کرام و لەشم لە چەند جێگایەکەوە شکا. هەروە لە بیرمە بۆ یەکەمین جار لە ڕووی باوکم هەڵگەڕامەوە و پێم وت لەسەر ئەو کاری کە بەرامبەر من کردت بە درێژایی هەموو تەمەنم پینم لێت دەبێ و هەرگیز لێت خۆش نابم. لە دوای تێپەڕبوونی چەند ساڵێک لەبەر خۆمەوە دەمگوت من لە باوکم خۆش بووم و نزان بۆ دەکرد بەڵام لە نێو ناخمدا شتێکی ناستروشتی هەبوو. سەروەختێکیش کە بۆ یەکەمین جار لە ژیانمدا فێری پرۆگرامی زمانەوانی دەماری بووم توانیم ئەو ئەزمونە تێپەڕێنم و هەڵوێستە باشەکانی باوکم بێتەوە یاد و بەکردەوە لەسەر ئەو هەڵوێستەی لێی خۆش بم کە ماوەی پتر لە 30 ساڵ لە نێو ناخی خۆمدا هەڵم گرت. هەمان ڕۆژی کەوتنم لە نەخۆشخانە باوکم سەردانی کردم و پێیوتم ئەوەی کە بەرامبەرت کردم هەرگیز بەمەبەست و دەستە ئەنقاز نەبوو، نیازم تووڕەکردنت نەبوو، من لەوە زیاترم نەدەزانی، ئەوەش بزانە کە من زۆر تۆم خۆش دەوێت. ئەرچی کردەی لە باوکو دایکت ببوورە لە پای هەروەی و خراپەیەک کە لەلایەن ئەوان یاخود لەلایەن یەکێکیانەوە بەسەرت هاتووە. لە منداڵەکانت خۆش بە. پێویستە لە سەرمان لە منداڵەکانمان خۆش بین، چونکە ئەوان لە زۆر باردا زۆرمان ماندوو دەکەن و لە هەموو قۆناغەکانی ژیانیاندا ماندوێتی بوونی دەبێت، بەڵام پێویستە لەیان خۆش بین و بیان بەخشین. هەمووان زۆر چاپ ئەو ساردی و گەرمی و چەرمەسەریە ئاشنان کە دایک و باوک لە ساڵانی سەرەتای تەمەنی منداڵەکانیاندا بۆ منداڵەکانیانی دەچێژن. لە یادمە هاوڕێیەکم سەردانی پزیشکی کرد چونکە گوێچکەی کەتیرەی تێدا بوو. پزیشکەکە پێیوت بۆچی کەتیرەت کردوتە گوێچکەتەوە؟ برادەرەکەشم پێیوت من خۆم تێم نەکردووە، بەڵکو کوڕە بچکۆڵانەکەم کە تەمەنی 4 ساڵانە ئەو کارەی کرد. تەماشای کرد، من خەوتوم سەرنجی گوێچکەمی دابوو کە وەکو کونێک وایە ئیدی ویستی ئەو کونە بەهۆی کەتیرەوە پڕ بکاتەوە. سوپاس بۆ خوا کە لوتمی قەپات نەکردەنا ئێستا گیانم دەرچوو بوو. اینجا پزیشکەکە پێیوت کەواتە وریای خۆت بە و جارێکی دیمەخەوە. لە یادمە ڕۆژێک لە دەرگای ماڵەوە چوومە ژوورەوە تەماشام کرد نانسی کچم پارچەیەکی بە نرخ و گرانبەهای بەدەستەوە گرتووە، نرخەکەی خۆی لە $10,000 دەدا. ئیدی منیش بە هەموو کارامایی و لێ هاتووەکانمەوە ویستم خۆم بگەێنمە پارچە گرانبەهاکە پێش ئەوەی بەری بداتە خوارەوە بیشکێنێ، بەڵام مەخابن بەری دایە خوارەوە و شکاندی. ئیدی منیش ویستم لە کچەکەم بدەم و وەکو پارچە گرانبەهاکە بیشکێنم، بەڵام لەبەر خۆمە وتم کامیان بە نرخترن، نانسی یان پارچە گرانبەهاکە؟ هەڵبەتە وڵامەکە ئەمە بوو کچەکەم. ئەوجا چوومە سەرەوە بۆ هۆدەکەی خۆم و $100 لەسەر مێزەکە دانابوو. تەماشام کرد کچەکەی ترم کە ناوی نەرمینە $100 گرتووە بەدەستیەوە کردوێتی بە چەند پارچەیەکی بچووکەوە و پاشان خستیە نێو ئاوە و ئیدی منیش وتم پارچەیەکی گرانبەها و $100 لە ماوەی 10 خولەکدا. بەزەیم بە دایکاندا دەهاتەوە چونکە ڕەنجێکی زۆر لەگەڵ منداڵەکانیاندا دەدەن. دەبینن خانم لە دوای هاوسەرگیری شێوەی دەگۆڕێ و زۆر سامناک دەبێ ئەگەر منداڵەکانی هەڵەیەکی زۆر بکەن. لەبیر مەجارێکیان چوون بۆ لای هاوسەرەکەم شێوەیم زۆر بە سامناک بینی. ئیدی هەستم کرد کەوتومەتە مەترسیەوە، پێیوتم پێویستە لەسەرت هەر ئێستا نانسی بکوژی. منی شاگەشکە بووم چونکە ئەوەی کە دەکوژرێ نانسیە نەک من. ئەوە بوو چوون بۆ لای نانسی تەماشام کرد قژ بە تەوقی سەریەوە نەماوە، هەر بۆیە پێم وت ئەوە قژت چی بەسەر هاتوو؟ چوو بۆ کوێ؟ ئەویش دەستی کرد بە گریان و پێیوتم نازانم. پێم وت بیر بکەرەوە چوو بۆ کوێ؟ بەدەم گریانەوە پێیوتم نازانم. پێم وت ئایا بە درێژایی ڕۆژی ئەمڕۆ سەرت لەگەڵ خۆتدا بوو؟ ئایا جێی هێشتی و چوو بۆ جێیەکی دیکە؟ ئەویش هیچ وەڵامی نەدامەوە، هەر بۆیە پێم وت قژی خۆتت بڕی؟ پێیوتم بەڵێ. ئیدی جێم هێشت و چوون بۆ لای خوشکەکەی لە ژوورەکەی ئەو دی و تەماشام کرد برۆکانی خۆی تاشیوە. هەر بۆیە پێم وت دایە بەو شێوەیە تۆی بینیوە؟ وتی نەخێر. پێم وت کەواتە بۆ ماوەی 2 مانگ خۆت ونکە. لەبەرەوە پێویستە لە منداڵەکانمان خۆش بین، چونکە ئەوان لە هەموو بارێکدا و هەر لە منداڵی و لە قوتابخانە و لە سعیکردن و پاکردنەوەی ناوماڵدا زۆرمان ماندوو دەکەن و لە هەموو قۆناغەکانی ژیانیاندا ماندوێتی دەبێت، بەڵام پێویستە لە سەرمان لێیان خۆش بین، بیان بووری تاکو عەقڵمان لە دەست نەدەین. ئەرچی کردەی پێویستە لەسەرت لە پای ئەو کارانەی کە لێیان وەشاوەتەوە لە منداڵەکان تو خۆش بیت و
بیان بوریت. لە ئەندامانی خێزانەکەت خۆش بە. لەسەر لەم نووسیم تۆ لە منتدا بۆ ئەوەی سەروەختێک کە با هەڵی کرد بیکوژێنێتەوە و لەبیرم بچێتەوە. لەسەر بەرد نووسیم تۆ منت ڕزگار کرد بۆ ئەوەی هەرگیز نەسڕێتەوە و هەرگیز لەبیرم نەچێتەوە. پێویستە لەسەرت لە ئەندامانی خێزانەکەت خۆش بیت. لەبیرمە دەستگیرانی خوشکە گەورەکەم لە ماڵمان بوو. منیش بە خوشکەکەم گوت ئێستا کورسیت بۆ دەهێنم بۆ ئەوەی دابنیشی. کاتێکە چون کورسیەکەم بۆ هێنا بۆ ئەوەی دابنیشێ کورسیەکەم جوڵان. ئیدی خوشکەکەم بە بەرچاوی دەستگیرانەکەیەوە کەوت و هەستایەوە و شوێنم کەوتاوەکو لێم بدا و منیش پێی پێدەکەنی. ئەم ئێستا کاتێک ئەو هەڵویست و ڕووداوانە باز دەکەین پێکەوە پێدەکەنی. لێرەدا بەسەرهاتی جوتەبرایەکتان بۆ دەژێڕمەوە کە پێکەوە بە بیاباندا ڕێیان دەکرد. ئیدی بەهۆی هەڵوێستێکەوە برا گەورەکە لە براکەی خۆی دەدا و برا بچووکەکە لەسەر لمی بیابانەکە دەنووسێ براکەم لێیدام. پاشان درێژەیاندا بە ڕێگاکەیان و ڕۆیشتن. لە ڕێگا برا بچووکەکە کەوتە نێو قومەوە و خەریک بوو نەغرۆبێ. ئیدی برا گەورەکەی بەپەلە بەهانایەوە چوو توانی ڕزگاری بکە. ئیدی برا بچووکەکە لەسەر بەردی بیابانەکە نووسی براکەم فریام کەوت و ڕزگاری کردم. برا گەورەکە لە براکەی خۆی پرسی بۆچی لەسەر لەم نووسیت کە من لێم دایت و لەسەر بەرد نووسیت کە من فریات کەوتم؟ براکەی لە وەڵام دەوتی لەسەر لەم نووسیم تۆ لە منتدا بۆ ئەوەی سەروەختێک کە باهەڵی کرد بیکوژێنێتەوە و لەبیرم بچێتەوە. بەڵام کاتێک کە ڕزگارت کردم لەسەر بەرد نووسیم بۆ ئەوەی هەرگیز نەکوژێتەوە و هەرگیز لەبیریشم نەچێتەوە. ئەرچی کردەیی ئەگەر لە نێوان تۆ و یەکێک لە ئەندامانی خێزانەکەت ناکۆچی یاخود بەدحاڵی بوونێک هەیە پێویستە دەست بە جێپەیوەندی نێوانتان باش بکەیت. ئەوەش لەبیر نەچێ. چاکەکەشیان ئەوەیانە کە بە ئاشتی دەست پێ دەکات. لە خەڵکی خۆش بە. مرۆڤ ناتوانێت هەر خۆی بە تەنها بژی لەبەر ئەوە دەبوو لەو کەسانەی دیکەی جگە لە خۆی کە خراپەیان بۆی هەبوو خۆش بێت و ببوورێ. لەبیرمە لە سەرەتای ژیانمدا بووم لە وتنەوەی وانە و کۆڕزدا و پارەم نەبوو. خانمێک لە یەکێک لە دەوڵەتەکانەوە لە تەلەفۆنی بۆ کردم و پێی وتم 50,000 دانە لە کاسێتەکانی تۆمان دەوێت. منیش پێم وت لەو قسەی خۆت دڵنیای؟ وتی بەڵێ 50,000 دانەم دەوێت. دروست چوون بۆ ئەوەی کاسێتەکان کۆپی بکەم. خاوەنی تۆمەرگاکە پێی وتم دڵنیای لەوەی کە دەتەوێت 50,000 دانە کۆپی بکەیت؟ ئایا پارەی پێویستت هەیە بۆ ئەوە؟ ئەوە بوو بە بەرچاوی خاوەن تۆمەرگاکەوە تەلەفۆنم بۆ ئەو خانمە کرد و ڕەزامەندی خۆی لەسەر کۆپیکردنی دەربڕی و وتی لە ماوەی هەفتەیەکدا بڕە پارەکە حازر دەبێت. ئیدی هەفتەیەک و دوان و سێیان تێپەڕی و خانمەکە تەلەفۆنی نەکرد و دواتر هەواڵی ئەوم زانی کە کۆچی دوایی کردووە و ئەوەش بەڵاو کارەساتێکی گەورە بوو بۆ من کە نەم دەتوانی بەرگەی بگرم. ئیدی هەرچیەکم هەبوو لە ماوەی هەفتەیەکدا فرۆشتم تاوەکو بتوانم بڕە پارەکە بدەم بە خاوەنی تۆمەرگاکە. بۆ ماوەیەکی دوور و درێژ نەم دەتوانی لە پای ئەو کارەساتەی کە بەسەر منی داهێنا لەو خانمە خۆش ببم. بەڵام دوجار لی خۆش بووم چونکە لەو کارەدا هیچ دەست و گوناهێکی نەبوو بەڵکو ئەوە خواست و ویستی قەدەر بوو. ئەم وتەیە سەبارەت بە پەیوەندی نێوان مرۆڤ و ئەوانەی کە پەیوەندیان لەگەڵدا دەگرێ و کە ڕەنگە تووشی هەندێک سەرئێشە و ماندوێتیشی بکەن لە نمونەی بەڕێوەبەری کارگا یاخود کەسانی تری خاوەنکار ڕاستە و جێبەجێ دەبێت. لەبەرەوە پێویستە لەسەر مرۆڤ بە شێوەیەکی ڕەها لێ ببوورێ و هەمیشە بەهانە بۆ کەسانی دی بدۆزێتەوە. ئەرچی کردەیی لە کەسانی دیکە جگە لە خۆت ببوورە و ئەوە بزانە کە هەموو کەسێک خەوش و نەنجی خۆی هەیە. لەبەرەوە خەڵکانی دی قبول بکە بۆ ئەوەی ئەوانیش تۆ قبول بکە. ستراتیژی لێبوردن. کاتیەوە هاتووە کە لێبورین و وزەی ناوخۆیمان دابین کراو بێت. ستراتیژی لێبوردن: یەکەم بیرکردنەوە لە کەس و ئەزمون، دووەم ئارامی و هێمنی تەواو، سێەم خەیاڵکردن و گەڕانەوە بۆ ڕابردوو، چوارەم نزا و لێبوردنی تەواوەتی. کاتی ئەوەش هاتووە کە لە یەکدی ببورین و وزەی ناوخۆیمان دابین کراو بێت. لێبوردن پرسێکی ئەجگار جوان و سەرنجڕاکێشە، بەڵام پێویستە لەسەر مرۆڤ بە ڕێگایەکی دروست و ڕاست فێری ببێ. باشترین وتە لە وتەکانی خوای پەروەردگارە. دەمەوێت لێدوانەکەم دەربارەی لێبوردن بە وتەیەکی خودای پەروەردگار کۆتایی پێبێنم کە دەفەرمێ خوددا لە هەموو گوناهەکان دەبورێ، خوددا بەخشندە و بەبەزەییە.
بالێرەدا هەڵوەستە لەسەر وشەی هەموو بکەین کە خوددا لە هەموو شتێک دەبورێ و چەندین جار و کەڕەتی زۆر نەک تەنها جارێک لە مرۆڤ خۆش دەبێت. وتەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە نێو فەرمودیەیەکی قودسیدا کە دەفەرمێ ئەی بەندەکانم ئێوە شەو و ڕۆژ گوناه دەکەن و منیش لە هەموو گوناهەکان دەبورم، جا ئێوە داوای بەخشینم بۆ بکەن تا منیش داوای بەخشینتان بۆ بکەم. هەندێک وتە وەکو ئەم وتەیە گەر تۆ بە زەید بە کەم دەستدا نەهاتەوە کە نەیبوو، گەر بە زەید بە هەژاردا نەهاتەوە کە کڕوزایەوە، کەواتە چۆن تکای بەزەیی لە خوددا دەکەی؟ پەروەردگار بەزەیی بەرامبەر کەسێک دەردەبڕێ کە بە بەزەیی بێ، ئەرچی کردەیی ببوورە بەڵکو خودداش لە تۆ ببوورێ. پوختەی باس دەربارەی لێبوردن. ئەوە بزانە هەر شتێکی ناسروشتی کە بەسەر تۆدا دێ لە ڕاستیدا هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لێبوردن لای تۆ بە دابین نەکراوی ماوەتەوە. پێویستە لەسەرت ئەو کارە بکەی کە پێویستە لەسەرت بیکەی، لەبەر ئەوە گوناه مەکە و ئەو جارس و تووڕە مەکە و پاشان بچیت نوێژ و نزا بکەی و داوا لە خوددا بکەی لە گوناهەکانت خۆش بێ، بەڵکو پێویستە لەسەرت لەلایەنی ناوخۆییەوە خۆت بکەیتە کەسێکی بێگەرد و دواتر داوای لێبوردن لە خودای پەروەردگار بکەی. ئیدی بەو هۆیشەوە خوددا بۆ هەموو کارەکانت چاوی بەزەیی لەسەرت دەبێت. ئەوەش بزانە هەر شتێکی ناسروشتی کە بەسەر تۆدا دێت لە ڕاستیدا هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لێبوردن لای تۆ بە دابین نەکراوی ماوەتەوە. ئەوەشت لە یاد بێ کە پتر لە سەدانەوەتی دەوڵەمەندانی جیهان نەخۆشگەلی دەرونین، چونکە تەنها کار بە وزەی سەرزەمینی دەکەن و وزەی ڕوحانی و لێبوردنیان لەبیر چۆتەوە. کەسێک دەناسم خاوەنی چاپخانەیە کە مانگانە 25 ملیۆن دۆلاری بۆ پەیدا دەکات، بەڵام مرۆڤێکی بەختەوەر نییە و ڕۆژێک پێیوتم من لەو پەڕی بەدبەختیدا دەژیم، من لە ڕۆتینێکی بەردەوامدا ژیان بەسەر دەبم، چونکە ئەو کارێکە ئەمڕۆ دەیکەم سبەی نێژ دەیکەم و دوێ نێژ کردومە. ئیدی من ئەوەم بۆ ساغ بۆەوە کە ئەو مرۆڤە وزە ڕوحانیەکەی زۆر لاوازە، لەبەر ئەوەی وابەستەی خوددا نییە، بەڵکو تەنها بەکارەکەی خۆیەوە سەرقاڵە و خودای لەبیر چۆتەوە و خودداش خۆی لەبیر بردۆتەوە. ئیتر منیش پێم وت پێویستە بۆ لای وزەی ڕوحانی بگەڕێیتەوە. ئەوە بوو منداڵێکی گرتە خۆی و چوو بۆ لای هاوسەرەکەی و پێیوت من دەتبورم بۆ یەکەمین جاریش لە دوای 20 ساڵ لە ئێوارە جەمبوونێکی جوان و سەرنجڕاکێشدا کە سەرتاپەی گەرم و گوڕی و سۆزی خێزانی بوو لەگەڵ منداڵەکانیدا دانیشت. ئیدی پەیتا هەستی بە جوانیەکی ناوخۆیی کرد و دنیای بە شێوەیەکی جیاواز لە شێوەی پێشووی بینی و ئەوەی بۆ دەرکەوت کە لێبوردن و وزەی ڕوحانی بناغەی هەموو پرس و بابەتەکانی ژیانە. هەرچی سامان و کۆکردنەوەی پارەشە لە وزە سەرزەمینیەوە هەڵدەقڵێن کە کەس بەرەو خوار دەبن، بەڵام وزەی ڕوحانی خاوەنەکەی بەرەو سەرەوە دەبن. لەبەرەوە پێویستە لەسەرت لە نێوان هەردوو وزەکەدا هاوسەنگ بیت تاوەکو خودای خۆتت لەبیر نەچێتەوە و دەرحەق بە پەرستنی ئەو دەرحەق بە کەسانی تر کەمتەر خەم نەبی، یاخود ژیانی پیشەی خۆت فرامۆژ نەکەی. لێرەدا باسی بەسەرهاتی پیاوێکتەم بۆ دەکەم کە هات بۆ ئەوەی کارم لەگەڵدا بکە و هەمووان پێیان وتم مەیکە هاوبەش و شەریکی خۆت لە بازرگانیدا، چونکە قۆڵبڕ و تەڵەکە بازە. بەڵام من بە کەسێکی ڕێک و پێک و خاوەنی وزەیەکی ڕوحانی بێشمارم دەبینی کە سەبارەت بە دیسپلینکردنی پەیوەندیەکانی ئیش و کارەکەی کەم دەست و بێتوانا بوو. هەر بۆیە لەبەرخۆمە وتم دیاریەکی خوددایە بۆ من کە یارمەتی بدەم. دوجار لە بڕی 150,000 دۆلاردا دەستی بڕیم. ئیدی یەکێک لە هاوڕێکانم لی پرسیم و وتی ئەگەر جارێکی دی بگەڕێتەوە کە ڕەتێکی تر کاری لەگەڵ دەکەی، منیش وتم بڵێ، لەبەر ئەوەی لەو کاتەوە کە ناسیم لی خۆش بووم، چونکە من دەزانم ئەو پارەی بۆ ئەوە بردووە لەبەر ئەوەی قەرزێکی زۆرە لەسەری ماوەتەوە. بەڵام زۆر مخابن ئەو پیاوە هەموو سەرمایە و پارەکەی خۆی دۆڕان، چونکە یاسایەکەیە پێی دەوترێت یاسای گەڕانەوە، کە مەبەست لەوەیە ئەوەی کە دەینێرێت و ڕەوانەی دەکەی لە هەمان چەشن و جۆر دەگەڕێتەوە بۆلات. هەروەها بەسەر هاتێکتان بۆ دەجێڕمەوە ئەو دەسەلمێنێ دەڵێن پیاوێک لەگەڵ کوڕەکەیدا ڕوو دەکەنە شاخێک، ئیدی کوڕەکە دەیەوێ بچێتە نێو ئەشکەوتێکەوە کە لە شاخەکەدا دەبێت. هەر بۆیە لە باوکی دەپرسێ و دەڵێ دەتوانم بچمە نێو ئەو ئەشکەوتەوە؟ باوکیشی پێی دەڵێ بچۆ. ئیتر کوڕەکە دەچێتە ژوورەوە و لە کاتی بوونیدا لە نێو ئەشکەوتەکەدا قسە دەکات. ئیدی گوێی لە دەنجێک دەبێ هەمان قسەکانی ئەو دەڵێتەوە. هەر بۆیە بانجی باوکی دەکا و هەم دیسان دەنجێک دەبیسێ ئەویش بانجی باوکی دەکات. لەبەر ئەوە کوڕەکە دەڵێ هەی گەوجە. ئیدی گوێی لە دەنجێک دەبێ پێی دەڵێ هەی گەوجە. لەم کاتەدا کوڕەکە بە پەلە دەگەڕێتەوە بۆ لای باوکی و پێی دەڵێ کەسێک هەیە لە نێو ئەشکەوتەکەدا قسەم لەگەڵ دەکات. باوکی لەگەڵی دەچێتە ژوورەوە و بۆی دەردەکەوێت کە ئەو دەنگە زایەڵەی دەنگە. هەر بۆیە بە کوڕەکەی دەڵێ
ئەوە زایەڵەی دەنجی ژیانە، ئەوەی کە تۆ دەینێریت ڕەوانەی دەکەی لە هەمان چەشن و جۆر دەگەڕێتەوە بۆلات. ئەرچی کردەی وریای ئەو شتە بە کە دەینێری، چونکە جارێکی دی و بەتین و تاوە دەگەڕێتەوە بۆلات. لەبەرەوە ئەگەر خۆشەویستی بنێری، خۆشەویستیت بۆ دەگەڕێتەوە، ئەگەر تووڕەیی بنێری، تووڕەیت بۆ دێتەوە. خۆشەویستی پەرجوو موعجیزە دەخڵقێنێ. بەم دوو چاوانەی خۆم سەگ و پشیلەیەکم بینی لە تەنیشت یەکدیەوە نووسبوون بۆ ئەوەی یەکدی گەرم بکەنەوە و نەهێڵن سەرمایان بێ. هەردووکیان یەکتریان خۆش دەویست و لە خەمی یەکتریدا بوون. بازنەی خۆشەویستی یەکەم خۆشویستنی خودای پەروەردگار. پێویستە ڕەزامەندی خودای پەروەردگار کاری هەرە گرنگ و سەرقاڵکەری مرۆڤ بێ لەم ژیانەدا. خۆشویستنی خودای پەروەردگار بە قسە نابێ، بەڵکو بە کردار دەبێ. لێرەدا بەسەرهاتی گەنجێکم دێتەوە یاد، خەونی بەوەوە دەبینی و ئاوەتە خوازی ئەوە بوو کە خوددا شان بەشانی ڕێبکە. خەونی بەوە دەبینی و هیوا خوازی ئەوە بوو هەست بە بوونی خوددا بکە لەگەڵیدا. خەونی بەوە دەبینی و ئومێدەواری ئەوە بوو کە خوددا لە نێو ناخیدا بێ. ئیدی ئەم گەنجە خەوی لێکەوت و لە خەونەکەیدا بینی لە کەنار دەریا ڕێگە کرد و شوێن پێیەکانی لەبەر پێیەکانی دایە و هەروە شوێن پێی دیکە لە تەنیشتێوێ و لە ناکەوت دەنجێک دێت و دەڵێ ئەوانە شوێن پێکانی منن، بە هەر حاڵ من لەگەڵ تۆدام. ئەدی لاواز نەبووی من بەهێزم کردی؟ ئەدی نەخۆش نەبووی من چارەسەرم کردی؟ ئەدی هەژار نەبووی من ماڵ و سامانم پێدای؟ من زۆر لەوە زیاتر کە تۆ بڕوادەکەی خۆشم دەوێ. پیاوێک هەبوو حەزی دەکرد بە جۆرێک بانگ لە خوددا بکە و ستایشی بکە کە کەس بەو جۆرە نەیکە. لە کاتی بانگ و نزایەکدا پیرەمێردێکی لە تەنیشت خۆیەوە بەدی کرد، جلوبەرگەکەی سپی و ڕدێنی سپی بوو، نزا و دوعایەکی زۆر جوان و سەرنجڕاکێش بانگی لە خوددا دەکرد. ئیدی کابرا نزاکەی ئەو پیاوەی ئەزبەر کرد و تەماشای تەنیشتی خۆی کرد بۆ ئەوەی لە پای ئەو نزا جوانە کە لەوی بیست سوپاسی پیرەمێردە بکە. بەڵام پیرەمێردەکەی لێ نەمابوو. ئیدی ئەو پیاوە چوو بۆ لای پێغەمبەر درودی خوای لێبێ و بەسەر هاتەکەی بۆ جێڕایەوە. پێغەمبەر درودی خوای لێبێ بە کابرای وت: دەزانیت ئەو پیرەمێردە چێ بوو کە گوێت لێبوو نزای دەکرد؟ کابراوتی: نەخێر ئەی پێغەمبەری خوددا، نازانم چێ بوو. پێغەمبەر درودی خوای لێبێ دەڵێ: ئەوە جوبریل بوو، هاتبوو بۆ لات تاوەکو فێری چۆنیەتی ڕووکردنە خودای پەروەردگار و چۆنیەتی نزاکردن و ستایشی پەروەردگارت بکات بەو جۆرەی کە خودای پەروەردگار پێی خۆشە. ئەو نزایی کە ئەو پیاوە لە جوبریل سەلامی پەروەردگاری لێبێ گوێ لێبوو ئەمە بوو: اللهم لك الحمد كله ولك الشكر كله ولك الملك كله بيدك الخير كله وإليك يرجع الأمر كله علانيته وسره أوله وآخره ظاهره وباطنه لك الحمد يا مالك الملك في الأمر والآخرة حمدا دائما طيبا نقيا مباركا فيه يملأ السماوات والأرض وما بينهما كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك ومداد كلماتك وتعداد مخلوقاتك وسع عرشك ورضا نفسك حتى ترضى يا أكرم الأكرمين. لك الحمد والشكر يا قادر على كل شيء ويا مقتدر يا ذا الجلال والإكرام يا حي يا قيوم يا مالك الملك يا خالق الخلق يا نور السماوات والأرض وما بينهما يا بديع السماوات والأرض وما بينهما يا حبيبي يا الله يا الله يا الله. اللهم اغفر لي ما مضى من ذنوبي واعصمني فيما بقي من عمري وارزقني أعمالا طيبة ترضى بها عني وتب علي يا تواب يا عظيم المغفرة يا أرحم الراحمين. أكرم علي بكرمك في الدنيا والآخرة يا أكرم الأكرمين. ئەوە یەکەم هەنگاو بوو لەلایەنی ئەو ئەسحابە پایە بەرزەوە چونکە ویستی بە جۆرێک خودای پەروەردگار شکۆمەند بکە کە شایستەی خودای پەروەردگار بێ. ئیدی پەروەردگار بەوە پاداشتیدایەوە کە مەزنترین فریشتەی خۆی ناردەلای تاوەکو فێری ئەو شێوەیە لە نزا و دوعای بکە. پێویستە ڕەزامەندی خودای پەروەردگار کاری هەرە گرنگ و سەرقاڵکەری هەموو مرۆڤێ بگێ. لەم ژیانەدا تەنانەت هەندێک کەسێک دەڵێن ناسینی خودای پەروەردگار سەرەکی و گرینگە، ئیدی پاشماوەی بابەت و کارەکان لاوەچین. وەک دەزانین خودای پەروەردگار خاوەنی نەوەدونۆ ناوە، هەر کەسێک بیانزانێ دەچێتە بەهەشتەوە. ئەرچی سەرشانی هەر مسلمانێکیش بەرامبەر ئەم ناوانە ئەوەیە کە ئەزبەریان بکە واتاکانیان بزانێ و پاشان لەو واتایانە دڵنیا بێ کە پەروەردگار تیاندا خۆی پێوەسف کردووە.
بۆ نمونە ئەگەر مرۆڤ دەرچی ئەوە بکە کە ئەوە پەروەردگار ڕزق و ڕۆزی دەدا، ئەو کاتە نابێت داوای ڕزق و ڕۆزی لە جگە لە پەروەردگار بکە و نابێت دەست لە کەسپان بکاتەوە، چونکە دەزانێت کە ڕزقی ئەو لە ئاسماندایە نەک لەسەر زەوی. ئەو مرۆڤەی کە هەمیشە لەگەڵ پەروەردگاردا لە پەیوەندیدایە دووچاری خەم و پەژارە نابێت. ئەگەر دووچاری شتێکیش بوو کە لە ڕواڵەتی دەرەوەیدا زیان بەخش دەرکەوت، ئەوە لە ڕاستیدا خێر و بێرە و لەلایەن خوداوە بەسەری داباریوە. ئەرچی کردەیی هەوڵ بدە بە ناوە جوانەکانی خودای پەروەردگار ئاشنابی، گەر ڕۆژانە ناوێکیش فێربی، پاشان ئەوە جێبەجێ بکە کە هەز دەکەی خودای پەروەردگار لەو ناوە شایستەیەتی. دووەم، خۆشویستنی بوونەوەرەکان. خۆشەویستی خودای پەروەردگار خۆشەویستی هەموو بوونەوەرە خۆڵقێنراوەکانی دەستی خودایان لێوە هەڵدەقڵێ. ئیدی ئەو بوونەوەرانە نەوەی ئادەم بن یاخود بوونەوەرگەلی دیکە بن. خۆشەویستی خودای پەروەردگار واتە دەبێ بوونەوەرەکانیت خۆش بوێ. لەگەڵ کۆمەڵێک لە یابانیەکاندا بووم، کت و پڕ جاڵجاڵۆکەیەکم لەبەر پێکانم دابینی، ئیدی دەست و بردویستم پێی پێدا بنێم و پانی بکەمەوە. لەو کاتەدا یەکێک لە یابانیەکان پێی گوتم ئەوە چی دەکەی؟ ئەویش وەک تۆ خاوەنی ڕۆح نییە، باش ئەگەر تۆ لە شوێنی ئەو دەبوویتە حەزت دەکرد کەسێک پێشێلت بکاو پانت بکاتەوە؟ ئیدی لەو مرۆڤەوە فێری ئەم شتە جوانە بووم، پارێزگاریکردن لە ژیانی بوونەوەرەکانی خودای پەروەردگار. لە کەنەدا حەوزێکی مەلەکردنم هەیە، ڕۆژێک بینیم مێرولەیەک کەوتە نێو حەوزەکەوە. ئیدی دەست بەجێ ڕزگارم کرد و تەمەشام کرد. مێرولەکە پاش ئەوەی کە ڕزگارم کرد ڕاوەستاوە، جووتە قاچەکانی پێشەوەی بەرز کردوتەوە وەک بڵێ نظام بۆ دەکا. دوو کچەکەمم فێری ئەوە کرد کە یارمەتی ئاژەڵان بدەن و بە فریایانەوە بچن ئەگەر لە مەترسیدا بوون. ئیدی من و ئەوان لە ڕزگارکردنی ئەو مێروانەدا پێش بڕچێمان دەکرد کە دەکەوتنە نێو حەوزی مەلەکردنەکەمانەوە. ناتوانم وەسفی ئەو شادی و خۆشیە بکەم و ئەو خۆشبەختیە لە باسکردن نایە کە مرۆڤ هەستی پێدەکا ئەگەر بتوانێت بوونەوەرێکی زیندوو لە مەترسی مردن ڕزگار بکە و بووە هۆکاری ڕزگارکردنی لە تیاچوون. بۆ نمونە دەبینین ئەو کەسەی کە لە ماڵەکەیدا جانەوەرێک دەبینێ دەچێت و خۆی ئامادە دەکا بۆ جەنگان لە دژی وەک ئەوەی بەگشت لەشکرێکی بێشماردا بچێتەوە. ئەمە لە پای چی؟ ئەدی باشە چی دەبێت ئەگەر بەبێ شەڕ لە ماڵەکەت بیکەیتە دەرەوە؟ بۆچی تەنها لەبەر ئەوەی کە بە هەڵەدا چووە و ڕێکەوتۆتە ماڵەکەی تۆوە ئیدی ژیانی لێزەوت دەکەی؟ ئایا ئەگەر تۆ لە شوێنی ئەو بوتایە و بێمە بەس بچویتایە ماڵی یەکێکەوە پێت خۆش دەبوو ئەگەر خاوەن ماڵەکە بە چەک پێشوازی لێ بکردیتایە و شوێنت بکەوتایە بۆ ئەوەی بتکوژێ نەک بۆ ئەوەی لە ماڵەکەی بتکاتە دەرەوە؟ خۆشویستنی خودای پەروەردگار خۆشویستنی هەموو بوونەوەرەکانی دیکەی لێوە هەڵدەقڕێ. ئیدی چه ئەو بوونەوەرانە لەنەوەی ئادەم بن یاخود لە بوونەوەرگەلی دی بن. ئیدی لە دواییدا وا هەز دەکەی کە تۆ لە شادی و بەختیاریدا دەژیت و ئەم خۆشەویستیە بە وزەیەکی ئەو پەڕی جوان و بەهێز کۆمەکت دەکات. هەروە زۆرێک لە خەڵکی دەبینی کە لە نێویاندا هەیە دەڵێ من ئەو جۆرە جانەوەرانە و قین لێیە. ئەو کەسە لەبەر ئەوەی کە لە سەرەتاوە خۆی پێقبوڵ نەکراوە ئیدی چۆن جگە لە خۆی پێقبوڵ دەکرێت؟ ئەرچی کردەی سەیری ئەو بوونەوەرە زیندوانەی دەوروبەرت بکە و بیر لەوە بکەرەوە کە دەتوانی بیکەی بۆ ئەوەی بوونەوەرەکانی خودای پەروەردگارت خۆش بێت. سێم، خۆشویستنی خۆت. پێویستە لەسەرت خۆتت خۆش بێ و ڕێزی لێ بنێی بۆ بڵێیت من ئەو دیاریم خۆش دەوێت کە خودای پەروەردگار پێمی بەخشیوە. لە خۆشەویستیشەوە بۆ خوددا خۆشەویستیت بۆ خودی خۆت سەرچاوە دەگرێت، چونکە تۆ پەرجوو موعجیزەیەکیت و خودای پەروەردگار دای هێناویت. لەبەر ئەوە دەبێ بگەیتە قۆناغێک کە تێیدا خۆتت خۆش بێ، چونکە خودای پەروەردگار لە باشترین شێوەدا تۆی دروست کردووە. پەروەردگار دەفەرموێ مرۆڤمان لە باشترین شێوەدا دروست کردووە. پێویستە لەسەرت خۆتت خۆش بێ و ڕێزی لێ بنێی و بڵێیت من لە ڕووی ناوەوە هاوسەنگم و ئەو دیاریم خۆش دەوێت کە خودای پەروەردگار پێمی بەخشیوە. ئەرچی کردەی بە بڕوای تۆ هەندێک لە ڕوخسار و ڕواڵەتەکانی خۆشەویستیت بۆ خودی خۆت چین بیان نووسە. خۆشویستنی دایک و باوک. دایک و باوکت هەرچیەک بکەن پێویستە لەسەرت کە خۆشت بوێن. لێرەدا بە سەرهاتی کیژێکی 18 ساڵانتان بۆ دەگێڕمەوە. ئەم کیژە هەستی دەکرد ئەو ئیش و کارە ڕۆژانانەی کە دایکی داوای لێ دەکرد بیان کات زۆرن. ئیدی کیژەکە بیری لە ڕێگایەک کردەوە کە بەهۆیەوە بەرەنگاری دایکی بێتەوە. ڕۆژێک کاغەزێکی دایە دەست دایکی لیستێکی لە خۆگرت بوو ئەمانەی تێدا هات بوو. پاکردنەوەی ناوماڵ بە $5، بڕینی گژوجیا و چیمان بە $10، سەرپەرشتیکردنی خوشکەکەم بە $10،
کۆی هەمووی $25 پارەکەش دەست بەجێ دەدرێت. ئیدی دایکەکە تەماشایەکی کاغەزەکە دەکا و بە کچەکەی دەڵێ 10 دقیقە مۆڵەتم پێ بدە بۆ ئەوەی بیر بکەمەوە چۆن پارەکەت دەمێ. لە دوای ماوەیەک دایکەکە کچەکەی بان کرد و کاغەزێکی دایە دەست، لیستێکی لەخۆگرت بوو بەڵام نرخەکانی لەسەری دیاری نەکرابوو. سکپڕی بۆ ماوەی 9 مانگ بە ئەوەندە $، منداڵبوون و ئێش و ئازارەکانی بە ئەوەندە، شیردان بە بۆشایی، ئەرک و ماندووبوونی بە خێوکردنت بە بۆشایی، شەو نخۆنیم لە کاتی نەخۆشکەوتندا بە بۆشایی، خۆراکدانم پێت بە بۆشایی، کۆی گشتی هەمووی دراوە، سۆز و خۆشەویستی. سەروەختێک کچەکە لیستەکەی خوێندەوە دەستی کرد بە گریان و باوەشی کرد بە دایکی داوتی داوای لێبوردن دەکەم، زانیم ئەو لیستەی کە مندام پێت هەمووی دراوە. ئەگەر تۆ بڕوات وایە و دەڵێیت من کوڕی تاقانەی دایک و باوکم و پێویستە بەباشی ڕەفتارم لەگەڵدا بکەن، ئەوە زۆر چاگەوە بزانە کە تۆ تەنها دایک و باوکێکت هەیە. لەبەرەوە پێویستە لەسەر مرۆڤ دایک و باوکی هەرچێکی لەگەڵدا بکەن هەر خۆشی بوێن. لەبەرەوە پێویستە فێری ئەوە بین کە چۆن خۆشەویستی بکەین و چۆن لە ئامێز بگرین و فێری خۆشەویستی ڕاست و لە ئامێزگرتنی دروست ببین. تەنانەت لە ئامێزگرتنیش ڕێگایەکی دیاریکراوی هەیە، وابەستەی وزەیە. ئەرکی کردەوی بە ڕێگایەکی زانستیانە بیر بکەرەوە کە بتوانیت بەهۆیەوە هەندێک لەو چاکە و پیاوەتی و پاداشتەی دایک و باوکت کە هەیانە بەسەرتەوە بدەیتەوە. 5. خۆشویستنی ئەندامانی خێزان. پێویستە بگەینە قۆناغێک کە تێدا دەرکی ئەوە بکەین چۆن خۆشەویستی بکەین و چۆن ئەو خۆشەویستیە ئاشکرا بکەین و ڕای بگەێنین. پێویستە لەسەرت براو خوشکەکانت وەکو خۆیان خۆش بوێ. ئایا هیچ ڕۆژێک لە ڕۆژان هەست بەوە کردووە کە دەتەوێت براو خوشکەکانت یاخود ئەندامێکی دیاریکراوی نێو خێزانەکەت لە کۆڵ بکەیتەوە؟ ئێستا بەسەرهاتێکی ڕاستەقینەتان دەربارەی خۆشەویستی خێزان بۆ دەجێڕمەوە. پیاوێک هەبوو 6 کوڕی هەبوو، بە تەواوی فەرامۆشی کردبوون تا ئەوە بوو ڕۆژێکیان کەسێک چاوی پێی کەوت و قسەی لەگەڵدا کرد و ئەوەی پێڕاگەیان کە پێویستە لەسەری ئەو خۆشەویستی کە بەرامبەر خەڵکی هەیەی ئاشکرای بکە و بیخاتە ڕوو. ئیدی کابرا گەڕایەوە بۆ ماڵەوە بە شوێن کوڕە گەورەکەیدا گەڕا تەماشای کرد، چۆتە ژوورەکەی خۆی. ئیدی ئەویش لە دەرگایدا و مۆڵەتی لێوەرگرت تاکو بچێتە ژوورەوە بۆ لای. ئیتر کوڕەکەش فەرمووی لێ کرد. ئەمەش کارێک بوو پێشتر باوکەکە نەیدەکرد. سەر وەختێک چۆ ژوورەوە بە کوڕەکەی گوت من خۆشم دەوێت. پاشان لە ئامێزی خۆی گرت. کاتێکە ویستی لە ژوورەکە بڕواتە دەرەوە، کوڕەکە دەمانچەیەکی لە ژێر پێخافەکەیدا دەرێنایە دەرەوە و بە باوکی وت ئەم دەمانچەیە بەرە بۆ خۆت. بەنیاز بووم ئەمڕۆ بەکاری بێنم، بەڵام چیتر نامەوێت بەکاری بێنم. ئەوجا بە باوکی وت پێویستە بە هەموو براکانم بڵێ کە تۆ خۆشت دەوێت. لەبەرەوە پێویستە بگەینە قۆناغێک کە تێدا دەرکی ئەوە بکەین چۆن خۆشەویستی بکەین و چۆن ئەم خۆشەویستیە ئاشکرا بکەین. ئەگەر زانیت کە ئەم ساتە دوایین ساتە لە تەمەن و ژیانتدا، ئەو کاتە لێبوردە دەبیت و بە هەمووان دەڵێی بمبورن و ئەوەش بزانن کە من خۆشم دەوێن، کەواتە بۆچی هەمیشە هەر بەو شێوەیە نەبین. ئەگەر کەسێک هەبێ لە نێو خێزانەکەدا ناکۆچی لەگەڵ کەسێکی دیکەی خێزانەکە هەبێ و قسەی لەگەڵدا نەبێ، پێویستە لەسەری ئەو کارە نەکە. وەک دەزانی ناکۆچی ئەگەر 3 ڕۆژی بەسەردا بڕوا، خودای پەروەردگار تووڕە دەکا و ناکۆچی شتێکە بەشێک لە وزەکەمان بە فیڕۆ دەدا، کەواتە ئاسانتر و باشتر وایە کە لێبوردە بیت و دواتر خودای پەروەردگار پاداشتت دەداتەوە. چونکە ئێمە لە نێو ئەم دنیایەدا کاتمان نییە بۆ پەژارە و بێزاری و تووڕەبوون لە کەسێک یان لە هەڵوێستێکی دیاریکراوە. لەبەر ئەوە ئەگەر لە کەسێک تووڕەبوویت و وزەی خۆت لە تووڕەبوون و بێزاربوون و پەژارەدا بە فیڕۆ مەدە، بەڵکو باشتر وایە لێی ببووریت، ئەوە لە یاد بکەیت کە ڕوویدا. هەر بۆیە بۆ کەسێک کە تووڕەت دەکاو لەبری ئەوەی کە ئەو وزەیەت بە فیڕۆ بدە کە ئەگەر بگاتە وڵاتێک بۆ ماوەی هەفتەیەکی تەواو ڕووناکی دەکاتەوە، چەپکێکی جوان لە وزە بنێرە. ئەوە وزەیەکی بێشمارە خوددا پێی بەخشیوی و یەکسانە بە پتر لە $80 ملیار. ئەوە بزانە کە ژیان کورتە و دووبارەش نابێتەوە. ئەرچی کردەی کەسێک کە تۆ خۆشت دەوێت پێی ڕابگەیەنە کە خۆشت دەوێت. شەشەم خۆشویستنی ئیشوکار. فێر بە چۆن بەسەر ئەو بارودۆخ و کەند و کۆسپانەدا زاڵ بیت کە دێنە سەر ڕێگە،
هەروە فێر بە چۆن لەگەڵ ئەو دۆخ و هەلومەرج و هەڵوێستانەدا کە ناتوانیت بەسەریاندا زاڵ بیت و کە حەزیان لێ ناکەی و قایلت ناکەن هەڵبکەیت و بگونجەی. ئەو کەسانە چەندن کە بەکردەوە کارەکەی خۆیان خۆش دەوێت. ئەو کەسانە چەندن کە بەیانیان بەخۆشیەوە هەڵدەستن چونکە دەچن بۆ سەر کارەکەیان. ئەو کەسانە چەندن کە کارەکەی خۆیان خۆش نایە و دەیانەوێ بچنن بۆ سەر کارەکەیان و هاوڕێکەیان لەوێ نابینن. ئەو کەسانە چەندن کە حەز بە دیارنەمانی بەڕێوەبەرەکەیان دەکەن. پێویستە لەسەرت فێر بیت چۆن کارەکەی خۆتت خۆش بێ و چۆن بە هەموو کۆششێکتەوە خۆتی بۆ تەرخام بکەی. ئەگەر بتوێ وەربگری و ببەی ئەوە پێویستە لەسەرت بدەیت و ببەخشی. بۆ ئەوەی موچەکەت وەکو شیری بەری دایک حەڵال بێ پێویستە لەسەرت کۆشش بکەی بۆ ئەوەی شایانی ئەو پارەیە بی کە وەری دەگری. ئەگەر تۆ کارەکەتت حەز لێ نەبێ کۆششی تێدا بکە بۆ ئەوەی ئەو کارت حەز لێ بێ چونکە ڕەنگە کەم تەرخەمیەکە لەلایەنی خۆتەوە بێ. فێر بە چۆن بەسەر ئەو بارودۆخ و کەند و کۆسپانەدا زاڵ بیت کە دێنە سەر ڕێگات. هەروە فێر بە چۆن لەگەڵ ئەو دۆخ و هەلومەرج و هەڵوێستانەدا کە ناتوانی بەسەریاندا زاڵ بی و کە حەزیان لێ ناکەی و قایلت ناکەن هەڵ بکەیت و بگونجیت. بۆ ئەوەی کە بتوانی لە قۆناغێکەوە بچیت بۆ قۆناغێکی تر پەرۆشی ئەوە بە بواری کارەکەی خۆتت حەز لێ بێت و لەگەڵ ئەو دۆخ و هەلومەرجانەدا بگونجەی کە گۆڕینیان لە وزەی تۆدا نییە. ئەوەش بزانە کە تۆ ناتوانی سەرکەوتوبی یاخود ناتوانی لە بوارێکدا داهێنان بکەی کە حەزت لێی نەبێ. چونکە هیچ کەسێک ناڵێ من حەزم لە کارەکەی خۆم نییە بەڵکو پێویستە لەسەرت فێر بیت چۆن کارەکەی خۆتت خۆش بێ. لەبەر ئەوە مەڵێ کاتێکە ئیشێکی تر دەدۆزمەوە حاڵم باشتر دەبێت چونکە ئەو کاتە حاڵت باشتر نابێ چونکە کۆمەڵێک هەستی خراپ و نێگەتیفت بەرامبەر ئیشە کۆنەکەت هەیە. ئەگەر بچیتە سەر کارە تازەکە ئەو هەستە خراپانە لەگەڵ خۆتدا دەبێت چونکە تۆ پرۆگرام کراوی. هەر بۆیە لەوە دڵنیابە کە تۆ لەسەر کارە تازەکەش تووشی هەمان ئەو بابەت توشتە خراپانە دەبی کە لە ئیشی یەکەم جارتدا هەبوون چونکە تۆ خۆتت بردۆتە سەر کارە تازەکە بێ ئەوەی ئەو هەزگە لە خراپانە بگۆڕی. لەبەر ئەوە نەکەی بە پشت بەستن بە هەزگەلی نەرێ و نێگەتیف دەست لە هیچ ئیش و کارێک هەڵبگری. پەرە بە خۆت بدە و بچۆرە سەرکارێکی تازە. ئەو دەمە دەبینیت لەو کارە تازەیەدا گەورە دەبی و گەشە دەکەی. بەڵام هەتا بەرامبەر کارە کۆنەکە هەزگەلی خراپ و نەرێت هەبێ ئەو هەزگەلانە لە نێو ناختدا گەورە دەبن چونکە مێشک وازت لێ ناهێنێت و ناو بەناو هەر بیرتی دەخاتەوە. ئەگەر تووشی کێشەیەکی شاتیت ئەو دەمە مێشک هەردوو گرفتە کۆن و تازەکەت دەهێنێتەوە بەردەم. ناتوانی لە هیچ کایە و بوارێکی ژیاندا سەرکەوتوبی ئەگەر تۆقین و ڕقت لەو بوارە بێ. لەبەر ئەوە ئەگەر تۆقینت لە ئیشکردن بوو لە شوێنێکی دیاریکراودا ئەوە تێیدا سەرنەکەوتوو دەبی و ماوەیەکی دوور و درێژیش لەو شوێنەدا دەمینێتەوە. باوای دابنین کە تۆ وێڕای قینت لەو بوارە لە بوارەکەدا سەرکەوتوش بووی بەڵام سەر وەختێک کە لەسەر ئەو بوارە لادەچی و نامێنیت قین و بغزەکەت لەگەڵ خۆتدا دەبێت. لە ئەزمونەکانتەوە فێر بە و وێنای خۆت لە داهاتوودا بکە. ئەوە بزانە کە ئەمە تەنها قۆناغێکە هیچی تر. ئەمانە بەگشتداچوونەوە و لەمپەرەکانی ژیان و بارودۆخ هەمیشە و هەموو کات هەر بە گوێرەی خواستی تۆ نابێت. لەبەرەوە پێویستە لەسەرت بێ هیچ مەرجێک کارەکەت خۆش بێ چونکە خۆشویستنی ئیش و کار خۆی لە خۆیدا بەهایەکە و مرۆڤ تەنها کاتێک دەتوانێت لە ماوەی ژیانە کردەی یەکەیدا سەرکەوتوو بێ خاوەنی دەستکەوت بێ. ئەگەر کارەکەی خۆی خۆش بێ پەرۆشی سەرکەوتنی بێ. ئەرچی کردەی سێشت دەستنیشان بکە کە دەتوانیت بیانکەی بۆ ئەوەی لە ئەندازەی خۆشەویستیت بۆ ئیش و کارەکەت زیاتر بکەیت. هەفتەم خۆشویستنی خەڵکی. ئەوە سروشتی ناوخۆیی و ناوەکی مرۆڤە کە پەیوەندی ئەو مرۆڤە بە کەسانی ترەوە دەستنیشان دەکات. پێویستە لەسەر مرۆڤ خەڵکی بەبێ هیچ مەرجێ خۆش بێ چونکە مرۆڤ ناتوانێت هەر خۆی بە تەنها ژیان بەسەر بەرێ. لەبەر ئەوەی ئەوە سروشتی ناوخۆیی مرۆڤە کە پەیوەندی ئەو مرۆڤە بە کەسانی ترەوە دیاری دەکات. ئەگەر مرۆڤ لە ناخی خۆیەوە خەڵکانی دیکەی خۆش بێ و هەوڵ بدا لە پردەکانی پەیوەندی و پێکگەیشتنی لەگەڵ خەڵکانی دیکەدا زیاتر بکە ئەو دەمە کەسانی تری خۆش دەوێ و ئەوانیش هەمان هەستی لەگەڵدا ئاڵ و گۆڕ دەکەن. بەڵام ئەگەر مرۆڤ لە ناخی خۆیەوە قینی لە خەڵکانی تر بێ و چاوەڕوانی خراپە و زیانیان بێ ئەو کاتە لە کەسانی دەوروبەری تەنها تەمەشای لایەنی تاریک و نوتەچی کەسایەتیان دەکات چونکە ئەو لە کەسانی دیکەدا چیتر نابینێت تەنها هەموو شتێکی بەد و خراپ و تاریک نەبێت. لەبەر ئەوە گومانیش لەوەدانیە کە ئەم مرۆڤە دواتر قینی لە کەسانی دەوروبەری دەبێ ئیدی هەر کەسێک بن چونکە ئەو قینە لە نێو ناخی خۆیەوە هەڵدەقڵێ و زادەی ڕفتارکردنی نییە لەگەڵیاندا. دەجێڕنەوە پیاوێک چوو بۆ لای سوکرات و پێی گوت
من دەمەوێت لەگەڵ ئێوە لەم شارەدا نیشتە جێبم. جا دەمەوێت بزانم حاڵی خەڵکی ئەم شارە چۆنە. سوکراتیش پێی دەڵێ ئەدی حاڵی خەڵکی ئەو شارەی کە تۆی لێبووی چۆن بوو؟ کابرا پێی دەڵێ خەڵکێکی خراپ بوون، کەسم تیادا شک نەدەبرد کە خۆشم بوێن. ئیدی سوکرات پێی دەڵێ خەڵکی ئەم شارەش کتومت وەکو خەڵکی شارەکەی خۆت وهان و هیچیان لەگەڵ ئەواندا جیاواز نییە، لەبەر ئەوە بگەڕێرەوە بۆ شارەکەی خۆت یاخود بچۆ بۆ شارێکی دی جگە لە شارەکەی ئێمە. سوکرات دەرچی بەوە کردبوو کە خۆشەویستی و قین لە نێوناخی کەسەکەەوە هەڵدەقڵێن، هەر بۆیە ویستی پیاوی یەکەم لە شارەکە دوور بخاتەوە، بەڵام پێشوازی لە پیاوی دووەم کرد. لەبەر ئەوە پێویستە خۆشەویستی بێمەرج بێت. بۆ نمونە ئەو دایکەی کە داوا لە منداڵەکانی دەکات ژوورەکەیان پاک بکەنەوە بۆ ئەوەی خۆشی بوێن و ئەو باوکەی کە بە کوڕەکانی دەڵێ کاتێکە نمرە دەهێنن زیاتر و زیاتر خۆشم دەوێن، ئەمانە هەمیان لەو هەڵە و چەوتیانن کە پێویستە ئاگادار بین نەکەوینە ناویانەوە. ئەرچی کردەیی خۆشەویستی تۆ بۆ خەڵکی نیعمەتی خودای پەروەردگارە، هەروەها خۆشەویستی خەڵکیش بۆ تۆ دیسان هەر نیعمەتە. بەخشین سوود و کەڵکەکە لە ڕزگارکردنی ئەو ماسیە بچووکەدایە. پێویستە مرۆڤ بەخشندە بێت. کە ڕەتێک شتێکمدا بە خانمێکی هەژار، ئیدی هاوڕێکەم کە لە تەنیشتمە بوو پێی وتم ئەوە چی دەکەی؟ پێم وتی یارمەتی دەدەم. برادەرەکەم پێی وتم زۆر کەسی تری جگە لەو هەن، ئەو یارمەتەی کە تۆ یارمەتی ئەو دەدەی هیچ کاریگەریەکی نابێ. ئیدی وتم ئێستا بەسەرهاتێکت بۆ دەجێڕمەوە بەڵکو شتێکی لێوە فێربی. پیاوێک لە کەنار دەریایەک دانیشت بوو، دەریاکە شەپۆڵی دەدا و دەهات و دەچوو. خانمێکیش لە نزیک دەریاکەوە دانیشت بوو، کاتێک کە دەریاکە شەپۆڵی دەهێنا بۆ کەنارەکە وردە ماسی لەگەڵ خۆیدا دەهێنا بۆ کەنارەکە، ئیدی نەیان دەتوانی جارێکی دیکە بستنەوە نێو ئاوەکە. کابرا خانمەکەی بینی ماسیەکانی دەگرت و جارێکی دیکە دەیخستنەوە نێو ئاوی دەریاکە. خانمەکە بۆ ماوەی 6 کاتژمێر لەسەر ئەم کارە بەردەوام بوو. کابرا چاودێری کرد و تەماشای کرد. کاتێکیش کە بینی هەر تەواو نابێ، ئیدی لی چۆ پێشەوە پێیوت ئەوە تۆ خەریکی چیت؟ خانمەکە پێی دەڵێ ماسیەکان جارێکی دی دەخەمەوە نێو دەریاکەوە بۆ ئەوەی مردار نەبنەوە. کابرا پێی دەڵێ ماسیەکی زۆر و کەنارێکی زۆر هەن، تۆ بەم کارە بێسوود خۆت شەکەت دەکەی. ئیدی خانمەکە ماسیەکی بچووکی گرت و خستێ نێو ئاوەکەوە و بەدەم ئەو کارەوە گوتی کەڵک و سوودەکە لە ڕزگارکردنی ئەو ماسیە بچووکەدایە. لە یادمە ڕۆژێک هەرچی پارەیەکم هەبوو لە کیسم چوو، تەنها $1000 پێبوو. ئیدی چوون بۆ مزگەوت بۆ ئەوەی نوێژ بکەم. لە پاش تەوابوونی نوێژ ئیمامی مزگەوتەکە وتی مزگەوتەکە پێویستی بە $1000 بۆ ئەوەی مکەبیرەیەکی بۆ دابنرێ. منی شارچی پارەیەکە لەبەر با خەڵمدا بوو دەرم هێنا و دام پێی و لەبەر خۆمەوە وتم پشت و پەنام تۆی ئەی پەروەردگار. ئەو جاگەڕامەوە بۆ ماڵەوە و لەلایەن پیاوێکەوە تەلەفۆنم بۆ کرا، داوای لێ دەکردم کاری لەگەڵدا بکەم و پێی وتم بۆ ئەو مانگانەیە چەندە کە لە بەرامبەر ئەم کارەدا داوای دەکەی. منیش ئەو ژمارەیەم لێدا کە خەرجم کرد بوو، پاشان کەڕەتی دەم کرد، واتە مانگانەی $10,000. ئیدی کابرا قایل بوو، گرێبەستێکی 3 ساڵی لەگەڵدا کردم. ئەرچی کردەیی تۆ چەند بەرامبەر خەڵکی بەخشندەی، خودای پەروەردگاریش ئەوەندە بەرامبەرت بەخشندە دەبێت. کۆتایی هەموو ساتێک لە ساتەکانی ژیانت بەو جۆرە بژی وەک ئەوەی دوایین سات بێت لە ژیانتدا، بە باوەڕ و بە خۆشەویستی خودای پەروەردگار و بە ئومێد و بە خۆشەویستی بژی، بە تێکۆشانەوە بژی، نرخ و بەهای ژیان بزانە. لە ئەزمونەکانتەوە فێر بە و وێنای خۆت لە ئایندەدا بکە و ئەوە بزانە کە ئەمە تەنها قۆناغێکە و هیچی تر و ئەمانە کەند و کۆسپەکانی ژیان و هەموو کاتێک بارودۆخ هەر بە خواست و ویستی تۆ نابێ. بەڵام بارودۆخەکان هەرچیەک و هەرچۆنێک بن و لەمپەرەکان هەرچیەک و هەرچۆنێک بن، پێویستە هەستەکانت ئەرێ و پۆزەتیڤ بن. کارتێکەری دەرەشی هەرچیەک بێ، تۆ هێشتا هەر زیندوی هەناسە دەدەی. دەرفەتی ئەوەت هەیە کە زیاتر لە خودای پەروەردگار نزیک بیتەوە. دەرفەتی ئەوەت هەیە تەندروستیت باش بکەیت. دەرفەتی ئەوەت هەیە ئامانجەکانت بهێنیتە دی. دەرفەتی ئەوەت هەیە ببیتە خاوەنی خێزانێکی باش. دەرفەتی ئەوەت هەیە خەونەکانت بهێنیتە دی. مادامە چی لەم دنیایەدا بەسەر زیندویت، ئەوە هەستەکانت پشتگیریت لێ دەکەن. ڕێگا مەدە ئەو شتێکە لە ناختدایە جارڕس و بێزارت بکە. ئەوەش بزانە کە خۆشەویستی بناغەی ژیان و نیعمەتێکی خودای پەروەردگارە. لەبەر ئەوە خۆت لەوە بێبەش مەکە کە لە سایە و سێبەری ئەو نیعمەتە گەورەیەدا بژیت.
خۆشەویستانم لێرەدا هاتینە کۆتایی کتێبی هێزی خۆشەویستی و لێبوردن لە نووسینی دکتۆر ئیبراهیم الفەقێ و لە وەرگێڕانی کارزان عەزیز.